دۆکۆمنتاریەک دروست کراوە لە بواری ژینگە ناوی ئاژەڵانی ئەو دیوسنوورە. ئەم دۆکۆمنتاریە کە دروست کراوە دامەزراوەی ڤیم دروستی کردووە و هۆکاری دروستکردنەکەشی و بەرهەمهێنانەکەی خەمێکی ژینگەی هەرێمی کوردستانە هاتوون تەلبەنێکیان کردووە. ئەم تەلبەنە بەشێکی زۆری سنووری هەرێمی کوردستان بەتایبەت لە ڕووی ئاژەڵانی کێوی و خستوێتە مەترسیەوە. هەر بۆیە لە ئێستا بێکۆ بەشێک لە پرۆمۆی ئەم دۆکیۆمنتاریە ئەبینین جا دواتر ئەچینە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بۆی کە ئەو زیاتر باسی ئەم خەمەمان بکە بۆ بکاوە ئەوەی کە لە دۆکیۆمنتاریەکە چۆن باسی ئەم گرفتە و ئەم کێشەیان کردوکە بەرەوکی بەتایبەت ئاژەڵانی کێوی لە هەرێمی کوردستان کردەوە. با بێکۆ ببینین. زەرام سوێنی خوارەوی بینامە 4 متر خۆی هەڵدا نەیتوانێت بێت ئەم جوهەڵانە. ئەم سیاجەیە کردیانە دایانیا بۆ قاچاق و بۆ هاتوچۆ بووە خوێنی ئەم ئاژەڵان. زەرمەندی یەکەم ئەمەین داکشا زەرمەند دووەم کوردستان هەموویەتی خاکی ئێران هەر وردە وردەیەتە ناو خاکی کوردستانەوە. ئەمە حدودی ئەمە ئێران زۆری جێماوە بۆ ئێران. حکوومەتی عێراق بڕیاری داوە بە تەلبەنکردنی سنوورەکان بە درێژایی نزیکەی 250 کیلۆمەتر لە گەرمیانەوە تا ناوچەی پێنجوێن. سنوور بۆ ئێمەی مرۆڤ مەعنای هەیە، بۆ ئاژەڵ هیچ مەعنایەکی نییە. دەستخۆشی بۆ هاوکارانمان بۆ ئامادەکردنی و پرۆمۆیە من هەر لە دواوتەیە و پرۆمۆیۆ دەست پێەکەم. ئەم شورایە ئەم تەلبەنە بۆ ئێمەی مرۆڤ ڕاستەمانای هەیە بەڵام بۆ ئاژەڵەکان زۆر بێمانایە چونکە سنوور لەوانەگرین ژیان لەوان تێگەین سروشتی ئەوان تێگەین بەڵام ئەم کارکردنەی ئەمان دامەزراوی فیلم کردوێتی ئەبێ زەنجێک بێ بۆ هۆشیاری زەنجێک بێ بۆ ئاگادارکردنەوە زەنجێک بێ بۆ ئەوەی کە بۆ ژینگەکەمان بەرە و کەم و کوڕی ئاژەڵەکانە ڕوا بە تایبەتی ئاژەڵەکیەکەن. گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز خات و لیلیان ئەمیر وەکو تەرهێنەر بەڕێزیان ئێستا لێرە ئامادەی وەیەکێکیشە لەو کەسانێک کە لە دامەزراوی فیلم زۆر بە باشی کارەکە لەگەڵ هاوڕێکانیان زۆر بەخێوی خات سپاس ئامادەبوون زۆر بەخێر بێت. ئەم کارە بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بیرۆکەکەی لە چیوە هات. دامەزراوی بیم پرۆژەیەکی درێژخایانی هەیە کە ئەویش دابینکردنی ئاوە بۆ ئاژەڵی کێوی بە دروستکردن و دانانی چەند گۆلێکی دەستکرد لەو ناوچانەی کە وشکن و دوورە دەستن. ئەم گۆلانە بۆ ئەوەی کە ئەو ئاژەڵە کێوانەی لەو ناوچانن ئاوی پێویستیان هەبێت و توونی نەبن هەر بۆیە ئەم گۆلانە دانراوە و لەگەڵ دانانی ئەم گۆلانە ئێمە چەند کامێرەیەکمان داناوە لەگەڵ جوڵەی ئاژەڵەکان وێنەی ئەم ئاژەڵانە ئەگیرێت لە کاتی ئاو خواردنەوەدا. هەر بۆیە لە دوای ئەوەی کە بینیمان لە وێنەکانە چەند ئاژەڵێک دەرکەوتووە کە جەستەی برینارە بە تایبەت چەند ئاژەڵێک وەکو ئاسکی کێوی کە لە وێنەکانە دەرکەوتووە کە برینێکی زۆر بە جەستەیەوە هەیە. لە دوایەوە دەستمان کرد بە پرسیارکردن لە چەند کەسێکی شارەزا و هەروەها پەیوەندیکردن بۆ کەسانی کە لەو ناوچانەیە نیشتەجێن یا دانیشتووی ئەو ناوچانن بۆی بزانین هۆکاری بریناربوونی ئەم ئاژەڵانە چییە. بۆمان دەرکەوت و سەردانی ناوچەکانیشمان کرد ڕاستەوخۆ چوینە ئەو ناوچانەی کە گۆلەکانمان لێداناوە بینیمان کە تەلبەند کراوە و تەلبەندکردنەکەیش بە جۆرێک چەلە کە ئەو نەتیژە وەکو گوێزان وایە یەکسەر ئاژەڵەکان برینار ئەکا بە تایبەت ئاژەڵە گەورەکان و ئاژەڵی شیردەر چونکە بە جۆرێکە کە ئەو ئاژەڵانە ناتوان بە نێوانی ئەو تەلانەیە بڕۆن بۆیە زیانیان بەرەکەوێت و برینارە بن. لەکوێ بۆ کوێ ئەم تەلبەنان داناوە؟ تەلبەندەکە بە درێژایی 250 کیلۆمەتر لە ناوچەکانی گەرمیانەوە دەست پێ ئەکات بۆ ناوچەکانی پێنجۆن. بێگومانەمە مەکاریگەر لە پرۆمۆکە شاماژەی پێیا بە چەند کیلۆمەترێکی زۆر ڕوبەرێکی زۆر فراوان کامە ڕێگای لە ئاژەڵە کێویەکان گرتووە. باشە ئەوەی بینیمان لە پرۆمۆکەیە لە زاری خەڵکی و ناوچانە خۆیانەوە کە باسیەکەن هۆکاری سیاسی بێ هۆکاری ئابووری بێ سنوورەکانمان بێ پەیوەندی بە مرۆڤەکانەوە هەیە بەڵام ئێمە ئەم تەلبەنە ئەگەر ئەمە هەردانانی بەردەوامی هەبێ ئەبێتە لە ناوبردننی زۆرێکی ئاژەڵی ئەم ناوچەیە خۆمان.
بەڵێ بێگومان بەپێی ئەو بەدواداچوون و زانیاریانەی کە وەرمانگرتووە و بەپێی هەڵسەنگاندنی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بۆ پاراستنی سروشت بەشێکی هەرە زۆری ئەو ئاژەڵە کێوانەی کە لەو ناوچانەیە ژیان ئەکەن یەکێک لەو ئاژەڵانە ئاسکی گەرمیانە کە مەترسیەکی زۆر لە ناوچوونی هەیە چونکە ئەم ئاسکانە لە بەهارە گەرمیان و کوێستانەکەن لە بەهارە ئەڕۆن لە پاییزە ئەگەڕێنەوە و لە کاتی گەڕانەوەیانە ئەبینن کە ئەم تەلبەنە دانراوە بۆ بێتە ڕێگریکردن لەوەی کە دووبارە زاوزێ بکەنەوە و دەستکەنەوە بە ژیانکردن لەم ناوچەیە. زۆر باشە. جا لیلیان خان لە خودی دۆکیۆمنتاریەکەیە باس لە ئەوە کرد ئینشەڵڵا هەر لە ئەم نزیکانەدا لەبەرەوەی کە دامەزراوەی ویم ئەم دۆکیۆمنتاریە پێشکەشی کەناڵی کورسات کردو ئینشەڵڵا لە کەناڵی کورساتەوە توانە بینەری تەواوی دۆکیۆمنتاریەکە بن بەڵام ئەوەندەی کە من بینیوە لەسەر پێیجێکی خۆتان لە ئەم دۆکیۆمنتاریە باسلاوەکەن لە هەندێک لە ناوچەکان خودی هاوڵاتیان هاتوون هەڵیان گرتووە تەلبەنەکە هاوڵاتی ئەتوانێت چۆن هاوکاری ئێوە بێت ئەم ژینگەیە ئەم ئێکۆسیستەمە ئەم ئاژەڵانە سەریان لێنەشە لەمە زیاتر تێک نەدرێت. ئێمە پەیوەندیمان کردووە بە ئاژەڵ دۆستەکانەوە بە ئاژەڵ دۆستانی حکوومەتی ئێران و حکوومەتی عێراق و کوردستانیش هەموو دانیشتوانانی کە لەو ناوچانەیە ئەژین بۆی هاوکار بن بۆ ئەوەی ئەوانیش ببنە ڕێگریەک لەم تەلبەنکردنە هەم چونکە زیانی زۆر هەیە یەکێ لە زیانەکان ئەوەیە کە زیانێکی زۆر گەورەیە داگیرکردنی بەشێکی هەرە زۆری خاکی کوردستانە چونکە ئێمە کە چوینە ئەو ناوچانە بینیمان هێڵی سنووری نێوان ئێران و عێراق هێڵێکی زۆر دوورترە لەم هێڵێک کە ئێستا دانراوە بە بەپێی ئەوەی کە ناوچەکانی کوردستان ناوچەیەکی شاخاویە ئەو کۆمپانیایی کە هەساوە بە دانانی ئەم تەلانە لە شوێنێکی وا ئاسان دایناوە زۆر هاتۆتە ئەم دیوی خاکی کوردستانەوە ڕێک لەو شوێنانەی کە ئاسان و بەردەستە تەلبەنەکەی داناوە بەشێکی زۆری خاکی کوردستان چۆتە خاکی ئێرانەوە و دواتر ئەو بەشەی تری کە چۆتە ناو گوندەکانەوە خاکی ئەو هاوڵاتیانەی کە لەو ناوچانەیە ئەژین داگیری کردووە هەر بۆیە بەشێک لەو هاوڵاتیانە خۆیان هەساون بە هەڵکردنی ئەم تەلانە چونکە لەو ناوچانە ڕووباری سیروانیش هەیە کە ئەو کاتە ڕووباری سیروانیش ئەکەوتە ئەو دیوی خاکی کوردستانەوە و داگیر ئەبوو ئەویش بە هەمان شێوە ئەو خەڵکانی کە لەو ناوچایە ئەژین بژێوی ژیانیان لەسەر ڕاوکردنی ماسیە و هەروەها ئاژەڵەکانیان لەو ناوە لە وەرگیان هەیە. زۆر باشە. ئەم کارەی ئێوە کە کردوتانە بەڵا ئاژەڵەکانی ئەو دیو سنوور ئەبێتە دەرفەتێک یاخود زەنگێک وی کە بتوانین لەم تەلبەنە ڕزگارمان بێت کار لەسەرەوە کراوە. ئێمە هەوڵمان ناوە ئەم دۆکۆمنتاریە خۆی پار لە مانگی 2024 دەستکراوە بە دانانی ئەم تەلانە و ئێمە کە سەردانی ناوچەکەمان کرد لە پارەوە دۆکۆمنتارەکە دروست کراوە پەیوەندی کراوە بە هەموو لایەنێک و بە هەموو کار بەدەستەکانی هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی ئێران بۆی هەوڵی ڕێگریکردنیان هەوڵی چارەسەرکردن بین چونکە ئەزانین کە چەندین شتی کە هەیە چەندین هۆکاری کە هەیە کە ئەتوانن ببێتە ئەوەی کە سنووری پێدەست نیشانکەیت جگە لەم تەلە چونکە ئەم تەلە تەنها زیانێکی زۆری هەیە بۆ ئەو ئاژەڵانەی کە لەو ناوچانەیە ئەژین. زۆر باشە. لیلیان خان باست کردوتت لە ڕووی سیاسی و لەوانەیە هەرێم نەتوانێت کارێکی ئەوتۆ ئەنجام بدات بەڵام ئایا هیچ ڕێگەیەکی تر ناکرێت بگیرێتە بەر بۆ ئەوەی کە هەر نەبێت لەسەر ئاستی نێودەوڵەتی لەبەر ئەوەی کە خەریکە ئێکۆسیستەمی ناوچەیەک تێک ئەدرێ با بڵێن ویژدانی نێودەوڵەتی بە وروژێنرێت یان هەندێک دامەزراوی نێودەوڵەتی لەم بوارە بهێنرێتە سەرخەت؟ هەروەک پێم وتی ئێمە زۆر هەوڵمانیاوە و بەردەوامیشین لە هەوڵەکانمان بۆ ئەوەی بەدوای چارەسەرەکەکانتان وەرگرت بێتەوە. لەبەرەوەی ڕێکەوتنەکە لە نێوان دوو دەوڵەتا کراوە حکوومەتی عێراق و حکوومەتی ئێران ئێمە کەوتونێتە سەرخەت لەگەڵ هەردوو لا هیچ کەسێکیان ئامادە نەبوون کە لێدوانیشمان بۆ بن تەنانەت چێ ئەوەی کە
هەستن بە هەڵۆشانەوەی ئەم گرێبەستە کە کراوە لە نێوانی ئەوانە هیوادارین و ئێمە بەردەوامیش ئەبین لە هەوڵەکانی خۆمان بۆ ئەوەی چارەسەرێک بدۆزینەوە بۆ هیوادارین با تۆزێکیش ئەو چەند دقەی کەماومانە باسێکی دامەزراوی فیلم بکەین کە دامازراوەیەکی ئەتوانین بڵین بەس خزمەتەکات دەستان خۆش بێت هەمووتان بە ڕۆحێتێکەوە کازانین بۆ خزمەتی تەواوی ناوچەکان هەم لە ڕوبەرە ئاویەکانمان بینیمان کە دەریاچوی دوکان چۆن پاکرایەوە هەم بینیمان کۆمەڵە کالی خێرخوازی و هێنانی کۆمەڵی کەس بۆ کۆمەڵی وانەوتنەوە کردنەوەی کۆمەڵە پێشانگا دەستگرتنی هوەرمەندان هاوکاریکردنی کۆمەڵ لایانی تر بووی کە کۆمەڵە پرۆژە بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم هەوڵانی ئێوە هەر بەردەوامیە بێت وە دڵنیاشم لە داهاتوە کاری باشترتانە بێ ئەم کارانی ئێوە کەیکان بۆ نموناگەر کەسێک ڕێکخراوێک هەر لایەنێک پەیوەندیتان پێوکە کارێک بە پەیوەندی بە سروشتەوە بێ بە ئاژەڵ دۆستیەوە بێ بە نازم ژینگەکەمانەوە بێ بەگشتی ئێوە چۆن کاریان لەگەڵاکەن یاخو چۆن هەوڵێن بیکەنە پرۆژەتان و خزمەتی زیاتر بکەن بێگومان بە خۆشحاڵیەوە دامەزراوی بیم هەر کارێکە دەستی بۆ ئەبات کارەکانی درێژخایانەوە کارەکانی پرۆژەکانی پرۆژەیەکن کە سوودێکی زۆر بە هاوڵاتیان بە گەنجان بە ژینگە بە ئاژەڵان ئەبەخشێت بۆیە هەر کارێک بزانین لە خزمەتی گەلەکەمانە لە خزمەتی نیشتیمانە لە خزمەتی گەنجانایە دامەزراوی بێن بە خۆشحاڵیەوە دەستی بۆ ئۆبات و هەوڵی کارکردن ئەکات لەو بوارانەیە کاتاکە بە کورتی پێمان بڵێ لە کۆتای گفتوگۆکەیە چی نوێ بەدەستانەوەیە طبعاً هەروەکو ئەو پرۆژانەی کە لە پێشووترا کراوە و بەردەوامیشین لەو پرۆژانە وەکو بەڕێزیشی باسی کرد کە پرۆژەی پاکردنەوەی بەنداوەکانمان کردو هەر بەردەوامین چەندین پرۆژێ وەکو خزمەتی ئاژەڵانە پەرەپێدانە بە توانەکانی گەنجان هەر پرۆژەیە کە دەستی بۆ بلانش پێما بێ بەشێک لە چاڵ بەڵێ ئەو پرۆژەی TNR بوو کە لە ساڵی پارات توانیمان 500 سەگی بێلانە نەزۆک بکەین و ڤاکسینی بکەین و دواتر بیانگەڕینەوە بۆ ژینگەکان بەردەوامە ئەم پرۆژانە و چەندین پرۆژەی ترکە خزمەت بە توانای گەنجان بات بتوانین کارێک بکەین کە گەنجەکانمان لە داهاتووە پشت بە خۆیان ببەستن و خاوەن بیرۆکەی خۆیان دەسەکانی خۆش بێ سپاس بۆ تۆ سپاس بۆ دامەزراوەی فیم هەم لە بەڕێوبەری و هەتا هەموو کارمەندەکانی و هیواداریشین ئەم کارێت جارێکی تر سپاسانەکەین کە پێشکەشی کورساتان کردووە کە بتوانین لە شاشەی کورساتەوە ئەم کارە پێشکەش بکرێت و بتوانێت سوود و هۆشیاریەک بۆ تەواوی کۆمەلگا بەجێ بەڵین کە ئەم سنوورە بۆ ئاژەڵەکان نییە ئەم سنوورە لەوانەیە بۆ کۆمەڵی هۆکاری مرۆیی بێت بۆ یەکە بتوانین هۆشیاریمانە بێ و پارێزگاری لە ئاژەڵێکیەکانیشمان کاریگەریشی هەبێت ئینشەڵڵای بێت دەستان خۆش بێت سپاس خۆش